یەکێک لە گوندەکانی سەر بەناحی سنگاوە لە چەمچەماڵ ساڵانە بڕێکی زۆر خوێ لەم ناوچەیە بەرهەم دەهێنرێت کە لەسەر ئاستی هەرێم و عێراقیش بە یەکێک لە جۆرە باشەکانی خوێدا دەنرێت. بە بۆچوونی و کەسانی لە بەرەمێنانی خوێڵێن کار دەکەن بەرەمی خوێ لەم ناوچەیە بەردەوامە ئەگەرچی گۆڕانکاری سروشتی بۆتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی بەرهەمی خوێەکەیان. گۆلمان هەیە 12 شەوی پێچێت هەمانە 15 بەسەرەوە پێچێت گۆل لە بچکۆلەکان زووتر ئەمەیەت ئەتا ئاوی کەم تێ بکەی زوو ئەمەیەت گۆلمانەیە شۆنەکەی قولە ئەو شۆنە قولانە هەوا نایگرێت تا هەوا بیگرێ و تەنک بێت زوو ئەمەیەت گۆلە گەورەکانمان ئەو گۆلە گەورانە ئەوە حەسەناغا و شانسۆرمان هەیە نزیک 20 ڕۆژی پێچێت کەی ماڵینەوە ئێمەش کەم ئاوا وەکو ساڵان نییە بەرەمی بڵین کەمی کردووە لەگەڵەوەی خواستی زۆری هەیە ئێستا وەک ساڵان نییە هەم خواستی زۆرە هەمیش بەرامەکەی کەمی کردو بەرامەکەی بە ڕادەیە کەمی کردو ینی لە 100 تا بەڵام 70 کەمی کردو ینی ئەوە کەمی کردو هۆکەیشی ئەگەڕێتەوە بۆی ئەم گۆلانە چەند ساڵێک ینی زاڵێکی زۆر ئێمە لە بیرمان نایە ئەمە دروست کراوە. شارزایکی ڕوەکیش لە ناوچەکە دەڵێ ئەو خوێی لە سنووری سەنگاو بەرهەم دێت لە باشترین جۆرەکانی خوێیە. خوێی مەملەحە یەکێکە لەو خوێ باشانەی کە بۆ سرکە ئەو باشترین خوێیە بۆ ترشیات باشترین خوێیە بۆ خواردنی چێشت و خواردن ماڵەوە یەکێکە لە باشترین خوێیەکان و بەسووترین خوێیەکان بەڵام لە هەمووی خۆشتر بۆ گۆشت برژاندن بۆ گۆشت برژاندن خوێی مەملەحە هیچ خوێیەک نییە وەکو تام بگێتە خوێی مەملەحە بۆ گۆشت برژاندن لە گۆشتەکە خۆشترە کایکێتە گۆشتەکەی برژێنی لە گۆشتەکە خۆشترە و زۆر بەسوودە. بە پێڵ سەنگانی دانیشتوانی گوندەکە مێژووی بەرەمێنانی خوێ لەم ناوچەیە بۆ 200 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە دەشڵێن بەهۆی زەمین لەرزەیەکەوە کە ساڵی 2017 ناوچەکەیانی گرتووەتەوە ئاوی شیرین تێکەڵ بە سەرچاوی ئاوی خوێەکە بووە بەڵام نەبۆتە هۆی وشک بوونی سەرچاوەکە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی سەنگاو.